زاروکێکی 13-14 ساڵی و خەڵکی ڕۆژئاوای کوردستانەیە لە vê derê li îskan nêzîkî li Hewlêrê av klinîks benîşt difrotê li trafîk light li ser Kolanê li Hewlêrê niha li nexweşxaneya firyakewtin yan jiya îsafê ya nexweşxaneya Rojhilat e kesek tiştekî li ser nizane doktor bang dikin ku malbata wî xwedî lê derkeve. Roja şemiye serê sibê zû derdora saet 2 5 genç li nêzîkî taxa îskan li Hewlêrê zarokekî min got 13-14 salî li ser rê dibînin zarok jiyana wî di xeterê de ye bi lez ew her 5 genç wî dibine nexweşxaneyê doktor hewl didin û bi ser dikevin jiyana wî ji mirinê xelas dikin ew niha bêxwedî ye kesek nizane bav û dayîka wî kî ye rûdawê li îskanê ji xelkê pirs kir xelkê got ew tiştê ku dizanin zarokekî Rojavayê Kurdistanê ye û li ser rê li ser trafîk light li ser lembê pêşiya lembê benîşt difrotin em jî bang dikin malbata ku zarokê wan wenda bûye biçin nexweşxaneya firyakewtin ya îsafê biçin nexweşxaneya Rojhilat zarokê xwe bibînin hûnê niha vîdeo jî bibînin ka ew zarokî ye. کاژێر نزیکەی دووی بەرەبەیانی یەکشەممە 5 گەنج جەستەی نیوەگیانی منداڵێکی تەمەن 13 بۆ 14 ساڵان دەگەینە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات لە هەولێر. گەنجەکان لە کاتی هێنانی بۆ نەخۆشخانە گوتویانە لە بازاڕی ئیسکان کارەبا لەی داوە. کە هاتن نیشانەکانی نەمانی ژیانی تێدا بۆکو فراوانبوونی بلبلەکانی چاوی دڵی لێ نەددا و هەناسەی نەما بۆ باری هۆشاری 100% نەبووەتە ئاگای لە خۆی نەبوو کەواتە ئێمە ئەڵێن ئەو کەسە بەشێک لە نیشانەکانی مردنی تێدا بوو. نزیکەی 2 ڕۆژە مێر منداڵەکە لە نەخۆشخانەیە تاوەکو ئێستا کە سوکاری دیار نین. پزیشکانی دەڵێن منداڵەکە دۆخی تەندروستی جێگیرە و لە بەشی بژانەوەی دڵە. زۆر باشە بەزەمە کێشەکمان هەیە کەسی لەگەڵ نییە ئەو نەخۆشە ئەمە نازانین چێە چێ نییە و هۆشیشی تەواو نییە ئەو نەخۆشە ینی وەکو برێت احتیمال هەیە کێشەشی دەرونی هەبی و معقولیش نییە 48 ساعتە کەسی ناپێستەوە. ناوێتە چوو؟ چ دەوێت لەگە؟ هەوڵمدا بیدوێنم بەڵام وەڵامەکانی ڕوون نەبوون. تەوەدەمە تیرۆبە ئەوە مزیغن لێ تو قسە بکە بۆ من قسەکەی تاغبی؟ نا تاغبی؟ تا ئێستا ڕوون نییە ئەم مێر منداڵە کێیە بەڵام ئەوانەی لە بازاڕی ئیسکان لە کاتی کار بینیویانە دەڵێن خەڵکی ڕۆژاوای کوردستانە. فەرهاد دۆڵەمەری ڕوودا و هەولێر.